کەعالی ئەمڕۆ ئێمە دەزانین مانگێک تێپەڕ بوو بەسەر ئۆپراسیۆنی تووڕەیی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران. دەمەوێت بزانم لە ماوەی ئەم مانگەدا هەروەکو دەشببینین هەتا ئێستا ئێران هەر بەردەوامە لەسەر هەڕەشەکانی ئێران هەر بەردەوامە. ئەمریکا توانیوێتی چ ئامانجێکی بپێکێ و هەروەها ئامانجی ئەمریکا لە ڕاستیدا لەسەر ئەم شەڕە چییە؟ چەندین جار سەرۆک دۆناڵد ترامپ بەرپرسانی دیکەی ئەمریکایی بەڕوونی و ئاشکرایی وتویانە کە ئامانجیان لەو شەڕەت چییە؟ یەکەم مەسەلەی ئەوە کە ئێران ناتوانێت چی ناوچی هەبێ، واتە پیتاندنی یۆرانیۆم ببێتە سیفر. دووەم مەسەلەی مەترسی موشەکی کۆماری ئیسلامیە کەەوە ئێمە دەبینین ئێستا مەترسی هەیە بۆ سەر هەموو وڵاتان تەنانەت تا ئەوروپاش ئەو مەترسیە دیتراوە. و سێهەم مەسەلەی هێزەکانی ناسراو بە بەرەی مقاومەتە، ڕایەڵکەی تێرۆریستی کۆماری ئیسلامی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوین کە پێیان دەکوت خۆیان هیلالی شیعە زەبری گەورەشی و یەکەوت بوو، ئەوە لە لوبنانەوە لە عێراقەوە بۆ هەتا یەمەن چووە و لە ناوبردننی ئەوان بوو یا بە جۆرێک سڕکردنیان بوو. ئەو ئامانجانە بەشی زۆری پێکاون، وەک سەرۆک ترامپ وتوویەتی زیاتر لە 90% هێزی هێرشبەری کۆماری ئیسلامیان لێداوە، لە بەحر و دەریا نەماون، لە ئاسمان لە کۆنتترۆڵی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیلدایە و ئەوانە هەندێک توانای موشکیان ماوە، هەندێک موشکیان لە بن عرس شارد بووە لە نێو تونێل و لە ژێر زەویدا و ئەوانە خەریکن کەڵک لەوانە وەردەگرن. هاوکات حیزبوڵای لوبنانیش کە هاوکاریان دەکا هەر خەریکن و تا ڕادەیەکیش حوسیەکان لە یەمەن. بەشی زۆری و ئامانجانە پێکراون، بەڵام کارناسانی ئەمریکایی پێیان وایە 2 تا 4 حوتی دیکە دەچێشێکە کۆماری ئیسلامی ئەو هێزانەی بە تەواوی لە ئیش بکەون و بتوانن زەبر لە دەوروبەریان بدەن. ئامانجەکان ڕوون بوون، ڕەنگە ڕاگەیاندن شتی دیکەی کوتبێت ئەوە دەکەن، بەڵام ئەوە نەبووە. ئەوەی کە بەرونی حکوومەتی ئەمریکا کوتوێتی هەروانە بوو کە عەرزم کردی. بەڵێ باشە، ئێمە دەزانین ئێستا بەردەوام کۆماری ئیسلامی و گروپە بەکرێگیجاوەکانی کۆماری ئیسلامی لە ناو عێراقەوە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان. دەمەوێت بەگشتی بزانم ئەم شەڕا چ پەیوەندێکی بە کوردەوە هەیە؟ نەک تەنیا سەر هەرێمی کوردستان، تەماشا کە بۆ سەر هەموو وڵاتانی ناوچەکە، لە بەحرین، لە کوێیت، لە دوبەی و قەتەر و هەتا دەگاتە سەعودیە هێرش دەبن، تەنانەت بۆ ئوردون. ئەو هێرشە موشکیانێکە کراون بۆ ئەو وڵاتانە، بۆ عومان کە نێوبژیوان بوو لە نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکادا. قەتەر کە بە جۆرێک زۆر دۆستی نزیکیان بوو، نێوبژیوان بوو و بە جۆرێک ئێستا دەرکەوتووە کە کۆماری ئیسلامی جیرانێکی ئاسایی نییە بۆ هەموو وڵاتانی ناوچە، هێزێکی تێرۆریستی لەوێ حاکم بۆ کە دەکرێت بڵین ئێستا بەشی زۆری نەماوە. ئەوانەی داڕێژەری ئەو سیاسەتە بوون زیاتر لە 90% نەماون. ڕاستە ئێستاش ئەوانە هەر لەسەر ئەو سیاسەتە دەڕۆن، ئەوەی ماونەوە پاشماوەی ئەو ڕێژیمە، بەڵام لە ڕاستیدا خامنەیی نەماوە. بەرپرسانی پلەیەکی سوپای پاسداران لە ناوچوون نەماون و جێگرەکەشی کوڕەکەی نەکەس دەنجی بیستووە، نەکەس ڕەنجی دیوە، لە ئاستی نووسیندایە و کەس نازانێت چی بەسەر هاتووە، یعنی ئەویش وەهمێکە لە ڕێبەری. ئەوەی کە ئێستا هەیە ڕێژیمی کۆماری ئیسلامی دوژمنی هەموو ناوچەکەیە، دوژمنی ئازادیە و مەترسیەکە بۆ سەر ناوچەکە و بۆ سەر هەموو جیهان. یەک لەوان کورد، زیاتر لە هەم کەس دژی کووردە. تۆ تۆماشاکە ئەوانە هێرشیان بردوتە سەر ماڵی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز نێچیروان بارزانی کەسێک بوو سەرخۆشی کوشتنی خامنەی کرد. هەموو کات نێوانێکی خۆشی دۆستانەی هەبوو، ڕایگەیاندووە کە ئێمە دۆستین لەگەڵ کۆماری ئیسلامی، بەڵام ئەوان ئاوا بەو شێوەیە وەڵامی دۆستایەتەکان داوە و بۆ ماڵی سەرۆک مەسعود بارزانی کە بە هەر حاڵ کەسێکە ئێستا ڕاستەوخۆ بەرپرسایەتێکی حکومی نییە، بەڵام مەرجەیەکی سیاسیە لە ناوچەکەدا کە دۆستی ئێران بووە. دەبێ هەموو لایەک بۆی دەرکەوێت کە کۆماری ئیسلامی دۆستی هەموو تێرۆریستێکە لە ناوچەدا و دوژمنی هەموو ئازادی خواز و تەنانەت دۆستەکانی خۆشیەتی کە تێرۆریست نەبن. هێرش بۆ سەر سلێمانیش هێرشی کراسەر. ڕاستە زۆربەی ئامانجەکان لە هەولێر بوون، بەڵام سلێمانی لە کوێدا دژایەتی
کۆماری ئیسلامی کرد ئەوان بووان جیاوازێکی نییە دەیان هێو شەڕەکە بەرینکەنەوە پێیان وایە ئەگەر ئەو قەیرانە ناوچەکە دابگرێ ڕەنگە خوان ڕزگاریان بێ لەو ڕۆژە ڕەشەی کە تێکەوتون. بەڵێ کاکەل ئێمە دەبینین ئێستا ڕاگەاندنەکان بە گشتی لە هەموو جیهان با بڵین هەواڵی سەرەکی ئەم شەڕێ و هەروەها ئەم ئۆپراسیۆنەیە دژ بە کۆماری ئیسلامی دەمەوێت هەڵسەنگاندنێک بۆ ڕاگەاندنە کوردیەکان بکەین. ئایا پێت وایە ڕاگەاندنە کوردیەکان بە شێوەیەکی پیشەیی کارەکەن لەم بارەیەوە؟ ڕاگەاندن لە ئەگەر بڵێن هەرێمی کوردستان پێشکەوتنی زۆر گەورەی بەخۆیەوە دیوە لە بەرهەمی حکوومەتی هەرێمدا ئێمە ئەو ڕاگەاندنەی کە لە هەرێمی کوردستان دەیبینین زۆر جیاوازترە تەنانەت لە ئێران کە قابل کیاستنێ ڕاگەاندنی ئێران هەمووی حکومی و هەمووی ناڕاست و ناوەندی بڵاوکردنەوەی درۆن بەڵام لەگەڵ تورکی و سووریە و لەگەڵ عێراقیش قابل کیاس نییە ڕاگەاندنەکانی زۆر پێشکەوتون بەڵام لەو مەسئلەیەدا تۆزێک کۆنتترۆل نەکراوە دەدیترێن تۆزێک ئێستاش هەژمونی کۆماری ئیسلامیان پێوە دیارە و بە جۆرێک سەر لێ شێواوی لە ڕاگەاندنی کوردیدا دەدیترێ چۆن ئێستا دژایەتێکی زۆر لە ڕاگەاندنی کوردی دژی ئەمریکا و ئیسرائیل دەدیترێ بەرژەوەندی مەسەلە ئەوە نییە کە هەر ئەمریکا ئەوانە دەکەنە ئامانج بەرژەوەندی خۆی کوردیشیان کردوتە ئامانج بە پێچەوانەی بەرژەوەندی کوردن لە کوێی مێژوودا ئیسرائیل لە دژی کورد شەڕی کردووە کوردی سەرکوت کردووە لە کوێی مێژوودا ئەمریکا کوردی سەرکوت کردووە بە پێچەوانە ئەمریکا یارمەتی کوردی داوە ڕەنگە یارمەتیەکان لە ئاستی چاوەڕوانیدا نەبوون ڕەنگە ڕخنە هەبێ لەو بارەوە ڕەنگە لە زۆر قۆناغدا پیانەوە ئێستا کورد لە ڕۆژاوا بوونی و بەچێوە بەندە بە ئەمریکاوە ڕاستە خۆیان زۆر هەوڵیاندا بەڵام پشتیوانی ئەمریکا نکۆڵی لێ ناکرێت لە باشووری کوردستان نکۆڵی لێ ناکرێەوە بە جۆرێک ئەمریکا دۆستی کورد بووە و خۆشی بە دۆستی کورد دەزانێت و بەشێکی زۆری کوردیش خۆی بە دۆستی ئەمریکا دەزانێت بەڵام ئەوانەی کە ئێستا کەوتونە دژایەتی ئەمریکا و ئیسرائیل بۆ داکۆچی لە حکوومەتێک کە خەریکە حکوومەتی هەرێم لێ دەدا لە گاز و لە نەوتی لە غازی هەرێمی کوردستان دەدا کە قوتی خەڵکە کە داهاتی خەڵکە لەوێ لە زۆر شوێن دەدا کە هیچ پەیوەندیەکی بە دژایەتی کۆماری ئیسلامیەوە نییە بێزگە لە دوژمنایەتی چ ناوێکی هەیە ئەوانەی کە ئەو ڕاگەاندنانە من پێم وایە ڕەهان کۆنتترۆلێکیان لەسەر نییە و زەبر لە بەرژەوەندی خودی کورد دەدەن لە پێشدا هەر تۆ ئەمریکا و ئیسرائیل بە حیساب مێنە هەر بەرژەوەندی خودی کورد ئێستا دەبەنە ژێر پرسیار و لەویش زیاتر درۆ دەکەن درۆ دە لەسە بڵاو دەکەنەوە لەبەرەوەی یەکەم ئەوە کە ئەگەر ئێمە تەماشای کۆماری ئیسلامی بکەین محەممەد سعیدە سەحاف وەبیر بێنینەوە لە کاتی سەدامدا دەیکو دێمە وە زمان زۆر باشە ئەمریکا شکستی خواردوە چی ئەم کەس دەیزانی کە چۆنە خەڵکی ئێران خەریکن دەبینن کە یەکی بنکەکانە خەریکە لێ دەدرێ ئێستا سوپای ئێران سوپایەکە لە کۆڵان بەرەڵا و هەرەڵا دەسوڕێتەوە بۆ خۆی یعنی هیچ شوێنی نییە ئەموو بنکەکانیان 90% لێ درراوە بەرپرسە گەورەکان هەموو کوژراون پەیوەندیان لەگەڵ یەکتر تووشی چێشە بووە خەڵکی ئێران شاهدی ئەو مەسەلەیەن کە چیان بەسەر هاتووە ئەوان بە هەر نکۆڵی بکەن بەڵام ئێمە وە زمان زۆر باش و خەریکین ئەمریکا شکست دەدەین بەڵام خۆ ڕاستی بە قسە دەرناکەوێت لە مەیداندایە لە مەیداندا دیارە کە چ شتێک هەیە ئەو ڕاگەاندنانە دێن ئەو قسە و درویانەی کە ڕێژیمی کۆماری ئیسلامی بڵاوی دەکاتەوە وەکو فەکت و وەکو شتێکی ڕاست وەکو سەرچاوێکی دروست و باوەڕ پێکراو بە خەڵکی خۆیان دەڵێن کە ئەوە کۆماری ئیسلامی ئەوەی ئەو هەمووشی درۆ ئەساسی نییە و بێدەنگن لە ئاست ئەوەی کە چ دەگوزێرێ لە ئێران بێدەنگ بوون کاتێک کە هەر 3 مانگ لەوە پێش 32,000 کەس لە خەڵکی ئێران کوژرا بێدەنگ بوونەوانە لە بەرامبەرەوەدا لە بەرامبەر جینایەتەکانی ڕێژیمدا لە بەرامبەر کردەوە تێرۆریستەکانی ڕێژیمدا و جۆرێک دەکرێت بڵین بەکرێگیراوی کۆماری ئیسلامی تا ڕادەیەک دەستی هەیە لە ڕاگەاندنی باشووری کوردستاندا بەداخەوە و کۆتایەکەی دەبێتە چی؟ زەبر تەنیا لە بەرژەوەندی کورد دەدەن لەبەرەوەی کە ئەمریکا ئەو ئامانجانەی دی هەوێ لەو شەڕەدا هەتا هەموو نەپێکێ و دەستی نهێنێ نایەتە دەرێ زۆریشی نەماوە ڕەنگە چەند حوتویەکی مابێکە بە هەموو ئەو ئامانجانەی کە ڕایگەیاندۆ بە شێوەی فەرمی پێی بگا دواتر دەمێنێتەوە ئێرانێکی لاوازکراو کە کەس چاوەڕوان ناکە خەڵکی ئێران قوبوڵ بکە و ڕێژیمە بمێنێتەوە ئەگەر پێشتر دەیانتوانی خەڵک بکوژن ڕەنگە ئێمە
قۆناغێکیشی نوێ بێتە پێشێکە خەڵک بتوانن چارەنووسی خۆیان لە ئێراندا و دەست بگرن و ئەوەش گرنگە کە ڕێژیمی کۆماری ئیسلامی ڕۆیشت ئەوەی پێشوو ئەوە یەک مانگ لەوە پێش کۆتایی هاتنەما ئێرانێکی نوێیە کە هەرچەند لاواز بکرێت بە قازانجی کوردە بە قازانجی دۆزی کوردە بە قازانجی هەموو میلەتی کوردە لە ڕێفراندۆمدا چێتێکی داوە ئێران بوو لە هەموو قۆناغەکاندا ئەوانە هەوڵیانداوە کە کورد لە هیچ جێگایەک نەبێ بە هیچ شوێوە ئێران مەکە مەبەستم ڕژێمی ئێرانە کۆماری ئیسلامیە کۆماری ئیسلامی گەورەترین دوژمنی بالفعلی کوردە کاکالێر باسی ڕاگەاندنەکان کرد بە پێویستە زانم ئەوە بڵێم کە هەر بۆیەشە بۆ بە درۆخستنەوەی ئەو هەواڵە چاواشەکاریانە سێندکام بەشێکی داناوە تەنها بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەواڵە چاواشەکاریانی کە ئێران بڵاوی دەکاتەوە سێندکام ئەو هەواڵانە بە درۆ بکاتەوە. عەلی جوانمەردی ڕاوێژکاری باڵای دەستگای ڕاگەاندنی جیهانی ئەمریکا زۆر سپاس دەکەین بۆم دەفرات بۆ ئێوەش ئەرکی ئێوەش زۆر گرنگە لە دەنجی ئەمریکا بۆ ئەوەی هەواڵی ڕاست و دروست سیاسەتی ڕاست و دروستی ئەمریکا ئامانجەکانی ئەمریکا ئەوەی کە چێ بوو لە ڕاستیدا دوژمنی کووردە و چێ بەرژەوەندی کوردی دەوێت بە خەڵک ڕابگەێنن. سپاس.